تا ئەم کاتەش هیچ لایەنێکی سیاسی عێراقی نەیتوانیوە یان ڕاستتر بگوترێ ئامادە نییە هیچ گرەوێک لەسەر ئایندەی عێراق بکات و لەو گرەوەدا سەنگی بخاتە سەر ئایندەی وڵاتەکە بەو شێوەیەی پێش ساڵی 2023 پێی دەگوترا خەونی عێراقیەکان. لە دوای ساڵی 2023 و ڕووخاندنی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێین کار لەسەر بنیادنانی عێراقێک دەکرا کە بە عێراقی نوێ ناودێر دەکرا. ئەو عێراقە نوێیەی جەختی لێ دەکرایەوە لە هەموو ڕەهەندێکەوە دەبوایە جیاواز بووایە لە سەروەختەکانی پێشخۆی، بەڵام وەک بەشێکی بەرچاوی هاوڵاتیانی عێراقی دەڵێن خەونەکانیان لەبار برا. کێشە و ململانیەکان لە عێراقدا زۆر زیاترن لەوەی پێشبینی دەکرا، ئەگەر چی هەوڵ هەبوون بۆ چارەسەرکردن، بەڵام هیچیان ئەنجامی یەکلاکەرەوەیان نەبووە و چارەسەریەکان یان هێنانە ئارایی کێشەیەکی تر بووە یانیش هەڵپەساردن و کەڵەکەکردنی بووە. هەر بۆیە لە ئێستادا لە هەر ڕوویەکەوە دەڕوانیتە ئەم وڵاتە سەرەتا کۆمەڵە کێشەیەکە بەرچاو دەکەون و ئەوجا لەوانەیە هەندێک وێنەی لێڵی ئەو ڕەهەندە ببینرێ کە دەخوازیت سەیری بکەیت. دۆسەی دیموکراتیش لە عێراقدا کراوە بە دۆسەیەکی سەیر و سەمەرە لەو سۆنگەیەوەی هەڵبژاردن لە عێراق دەکرێت، بەڵام دۆڕاوەکانی هەڵبژاردنەکە حکوومەت پێک دێنن. ڕێبەرانی لایەنە سیاسیەکانی عێراق هەر یەکەیان بە پێی پاشخانی سیاسی خۆی لە ساڵی 2023ەوە لۆمەی هەموو ئەو کێشانە لە ئەستۆی لایەنی تر دەنێن و هەرگیز باس لە بێمتمانەیی بە یەکتر ناکەن، لەگەڵەوەشدا کە بابەتێکی دانەبراوە لە قەیرانەکانی ئەو وڵاتەدا شان بەشانی نەبوونی ڕوانین و استراتیژێتێکی ڕوونی ئاشکرای درێژخایەن بۆ وڵاتەکەیان. گەندەڵی و تێرۆریزم دوو دیوی دراوێکن لە عێراقدا، وەک چۆن گەندەڵی زۆربەی هەرە زۆری جومگەکانی وڵاتەکەی گرتووەتەوە، ئەوەهاش تێرۆریزم مەترسیە گەورەکەی بەردەم هەموو بەرەو پێشچوونێکی سیاسی و ئاسایشیشە لەو وڵاتەدا. لەگەڵ ڕاگەیاندنی گەورە بەرپرسانی عێراقیدا کە یەدەکی دراوی قورس لە عێراقدا نزیک بۆتەوە لە 100 ملیارد دۆلار، بەڵام کێشەی ئابووری و قەیرانی ئاڵوگۆڕی دراوی هێشتاش بەرۆکی هاوڵاتیانی گرتووە و بەرزبوونەوەی ئەم دوایەی نرخی دۆلاری ئەمریکایی وهای کردووە خەڵک دەنگ بەرز بکەنەوە و ناڕەزایی تون دەرببڕن لەسەر ئەو گرانیەی لە بازاردا هەیە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. ناکۆچی سیاسیەکان و شەڕی تێرۆریزم و قەیرانە ئابووری و داراییەکان لە عێراقدا دەچنە خانەیەکەوە. گەندەڵی سیاسی و دارایی و بەڕێوەبردن و جۆرەکانی تریشی لە خانەیەکی تردان و دۆسەی گەندەڵی بە ئەندازەیەکیشە وەک عێراقیەکان خۆیان دەڵێن مەترسیەکانی هیچی کەمتر نییە لەو مەترسیانەی تێرۆریزم هەیەتی. پێویستە بەرەنگاربوونەوەی گەندەڵی بکەینە ئەرچی سەرەکیمان و بە شێوەیەکی کۆنکرێتیانش دەستمان کردووە بە هەڵمەتەکانی دژی گەندەڵی و لە خەڵکە ئاست بەرزەکانیشەوە دەستمان پێ کردووە. داوا لە دۆستەکانی عێراق دەکەین یارمەتیمان بدەن بۆ گێڕانەوەی ئەو پارەی تاڵان کراوە و بە نایاسایی گواستراونەتەوە دەرەوە. لە وەتای ساڵی 2005ەوە کە حکوومەتە یەک بە دوایەکەکانی عێراق پێگەێنراون دەستێوەردانی دەرەکی گرفتێکی گەورەی ئەو وڵاتەیە. وڵاتانی دراوسەی عێراق لەگەڵ دەستێوەردانەکانیاندا هەموو کارتێکی فشاریش دژ بە عێراق بەکاردێنن ئاو بە نمونە. عێراق بەهۆی کەمی ئاوە ڕوبەڕووی مەترسیەکی ڕاستەقی نەبووتەوە. ئێمە دەخوازیین بە ڕژدی کار لەگەڵ دراوسەکانمان بکەین لە کۆماری تورکیا و لە کۆماری ئیسلامی ئێران بۆ دڵنیابوون لە هەبوونی ئاسایشی ئاومان و هەروەهاش دۆزینەوەی باشترین ڕێگەچارەی بەڕێوەبردننی هاوبەشی سەرچاوەکانی ئاو لەو دیوی سنوورەوە و وەرگرتنی بەشە ئاوی خۆمان بە پێ ڕێکەوتن و یاسا نێونەتەوەیەکان بە شێوەیەک یارمەتی دەربێت بۆ پشتیوانی لە هاریکاری و گەشەکردن و پەرەپێدان و سەقامگیری. خاکی عێراق بۆتە مەیدانێک بۆ یەکلاکردنەوەی ململانی نێوان وڵاتانی ناوچەکە. حکوومەتە نێوەندیەکانی عێراق بەردەوام جەختیان کردوتەوە لەوەی نانەوێت ببنە بەشێک لەو ناکۆچیانە، دەشیانەوێت هەمیشە هاوسەنگیەک بێنە ئاراوە، بەڵام ئەوەی جێی سەرنجە تا ئێستا ئەو هەوڵانە نەیانتوانیوە ببنە مایی
هێورکردنەوەی قەیرانەکان. أن العراق متمسك ببناء ئێمە پشتڕاستی دەکەینەوە عێراق لە هەموو هاوبەشە ناوچەی و نێونەتەوەیەکاندا وابەستەی بنیاتنانی پەیوەندێکی نزیک و هاوسەنگانەیە. عێراق خۆی بە دوور دەگرێت لەوەی ببێتە بەشێک لە بەرزکردنەوەی پەشێوی و ئاڵۆزیەکان و سیاسەتی هێوردکردنەوە کۆنتڕۆڵکردنی پەشێوەکان دەگرێتە بەر. لە هەمان کاتیشدا دەستیوەردان لە کاروباری ناوخۆی عێراقدا ڕەت دەکەینەوە. پێشێلکردنی سەروەریەکانی عێراق و هێرشکردنە سەر خاچی عێراق ڕەت دەکەینەوە. پرەنسیبی هێز لەو هەوڵانەدا جێی نابێتەوە کە بۆ چارەسەرکردنی کێشە و ناکۆچیەکان دەدرێن. هەروەهاش ڕێگەش نادەین ئەم پرەنسیبە دژ بە عێراق بەکار بهێنرێت. بە هەمان شێوەش قایل نین بەوەی لە عێراقەوە هەڕەشە و مەترسی بۆ سەر وڵاتانی دراوسێ و ناوچەکەش پێتە ئاراوە. لە ساڵی 2023ەوە کە ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێن لە ئەکامی هێرشی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا ڕوخێندرا پرۆژەیەک هەیە بۆ دیموکراتیزەکردنی عێراق و ئەو وڵاتە ببێتە وڵاتێکی دیموکراتی. لەو کاتەوە ژمارەی هەڵبژاردن کراون و وەک دەشزانرێ هەڵبژاردنەکان کۆڵەکەیشی گرنگی دیموکراتیە، بەڵام لە دیموکراتیەتی عێراقدا ئەوەی جێی سەرنجە دۆڕاوەکانی هەڵبژاردن حکوومەت پێک دەێن و براوەکانیش بۆ دەرەوەی پرۆسەی سیاسی وەگەوەی لە هەڵبژاردنەکەی پێشووی عێراقدا بینرا یان ئەوەی ساڵی 2010 کە ئایەت عەلاوی سەرکەوتنی بەدەست هێنا. دکتۆر نزار حەیدەر سەرۆکی نێوەندی ڕاگەیاندنی عێراقی لە ئەمریکا میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتۆنە. دکتۆر نزار یەکێکە لە سیاسیە دێرینەکانی عێراق و لە کۆتایی ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوودا یەکێک بۆ لە چالاکوانە ناودارە سیاسیەکانی دژ بە ڕژێمەکەی سەدام حوسێن کاری کردووە و لەسەر جموژۆڵە سیاسیەکانیشی بەبێ ئامادەبوونی خۆی سزای مردنی بەسەردا دەسەپێنرێ. یەکەم ڕۆژنامەی هەفتانەی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە ساڵی 1970دا دەری کردووە و لە فەڕەنسا و لەو دواش چەندان پۆستی باڵای هەبووە لە ناو بزوتنەوە ئیسلامیەکانی شیعەکاندا و بەردەوامیشە لە چالاکیە سیاسیەکانیدا. دکتۆر نزار سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوون و حەز دەکەم یەکەم پرسیارم لەسەر دیموکراتی بێ لە عێراقدا. دیموکراتی خەونێکی عێراقیەکان بوو، بەڵام کە دەبینین دۆڕاوەکانی هەڵبژاردن حکوومەت پێک دێنن ئیتر چ بەهایەک بۆ دیموکراتی دەمێنێتەوە ئالم عێراقەدا کە پێی دەوگوترێ عێراقی نوێ. نعم، شكرا جزيلا. أولا تحية طيبة لك كاكبلين وللمشاهدين الكرام. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ تۆ بۆ بینەرانی بەڕێزیش. ئەو جۆرە دیموکراتی لە عێراق لە پاش ساڵی 2023ەوە پەیڕەوکراوە دەکرێت بە دیموکراتی گونجاندن و ڕێکەوتن ناوبنرێت و زۆریش بەداخەوە بە خراپترین شێوازیش بەکارهێنراوە. هەر بۆیە عێراق لەو ساڵەوە تا ئێستاکە هیچ ئاڵوگۆڕێکی دەسەڵاتی بەخۆ نەبینیوە، چونکە هەر هەمان ئەو هێزە سیاسیانە و هەر هەمان فراکسیۆنە پەرلەمانیەکانن هەموو جارێک حکومەت پێک دەهێنن. بێگومان ئەمەش بەهۆی ئەوەی شتێک نییە لە ناو پەرلەماندا پێی بوترێت ئۆپۆزیسیۆن. ساڵی 2022 خراپترین ساڵ بوو بۆ دیموکراسی لە عێراق و من بە ساڵی شکستی دیموکراسی لە عێراقدا ناودێری دەکەم، چونکە هەموو هێزە سیاسیەکانی عێراق بەر لە هەڵبژاردنەکەی مانگی دەی ساڵی 2021 ڕێکەوتن لەسەر ئەوەی ئەو شێوازی پێکێنانی حکومەتە تێپەڕێنن، واتە حکومەتی بەشبەشێنە و ڕێکەوتنی سیاسی نامێنێت و دەچێتە قۆناغی حکومەتی زۆرینەوە بەبێ ئەوەی گوێ بدرێتە ناوەکەی. ئایا ناوی زۆرینەی پەرلەمانی لێدەنرێت یان زۆرینەی نیشتیمانی یان حکومەتی زۆرینەی لایەنەکان؟ جا هەرچێک بێت وەک گوتم هەمیان ڕێکەوتن لەسەر پێکێنانی حکومەتی زۆرینە، واتە 50 حکومەت پێک دەهێنێت و 50 کەمتر دەبێتە ئۆپۆزیسیۆن. کاتێکیش ئەنجامەکانی هەڵبژاردن دەرکەوت و بۆ شێوەیە نەبوو کە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی چاوەڕوانیان دەکرد لە وابەستەیەکانی خۆیان پەشیمان بوونەوە و وڵاتەکەیان گەڕاندەوە بۆ چوارگۆشەی یەکەم. باشە دکتۆر نزار بەڕای تۆ کەمتەر خەمیەکە کەم و کوڕیەکە لە لای چێە؟ عراقیەکان خۆیاندان بەوانانێن کە کەمتەر خەمن و هەموو جارێکیش لۆمەی هەر کێشەیەک لە عێراقدا دروست بێ دەیخەنە ئەستۆی لەعنی تر. بەڕای جەنابێ کێ کەمتەر خەمە کەم و کوڕیەکە لە چیدایە؟ سيدي الكريم، عندما تغيب
المعارضة في كل نظام ديمقراطي في كل نظام سياسي حتى. جا بەڕێزم کاتێک ئۆپۆزیسیۆنت نامێنێت ئیتر لە هەر سیستمێکی دیموکراتی دابیت و تەنانەت لە هەموو سیستمێکی سیاسیشدا کاتێک ئۆپۆزیسیۆن بوونی نییە ئەوە بەرپرسیارەتیش بوونی نابێت و هیچ کەسێکیش ناڵێت بەرپرسیارەتی لە ئەسۆ دەگرێت. ئەم دیاردەیە لە ساڵی 2023 لە عێراق بەردەوامە. هەموو هێز عێراقیەکان بەشداری لە هەڵبژاردندا دەکەن و کورسی خۆیان لە پەرلەماندا بەدەست دێن و هەر خۆشیان حکومەت پێک دەهێنن. ئیتر کێ لە پێچینەوە دەکات؟ کامیان بەویتریان دەڵێت تۆ کەمتر خەمیت، هەر یەکەیان بوو ئەوی دیکەیدا دەپۆشێت. پرەنسیپ هەیە و مای ئەو پەڕی مەترسیە کە هێزە سیاسیەکان لە ساڵی 2023 تا ئێستاکە پەیڕەوی دەکەن و ئەوەیە کە ڕێکەوتنی سیاسی لەسەر و دەستورەوە دادەنێن. جا ئەگەر سەرنجی بدەینێ هیچ لایەنێک و کەسێکیش کار بە دەستور ناکات. هیچ کاریگەریەک بۆ ئەم دەستورە نەماوە و تەنها یەک بابەت هەیە و بریتێ لە ڕێکەوتنی سیاسی و ئەم ڕێکەوتنە سیاسیانش بوونەتە فەرمانڕەوا بەسەر دەستورەوە. کاتێکیش ئەو جۆرە فەرمانڕەوایەتێ دەبینیت ئەوە واتە دیموکراتیەکەمان بەبێ دەستور و بەبێ یاسایە. ئیتر بەرپرسیارەتی دادەکەوێت و هەر بۆیەشە عێراق کە بە کارەسات و مەینەتی زۆر گەورەدا تێپەڕی و بەهۆی ئەو ڕەوشانەشەوە خوێنێکی زۆر ڕژا و کەسیش ناڵێت بەرپرسیارم. بەڵێ لە ساڵی 2021دا مانگی دێک هەڵبژاردننی عێراق کرا لایەنەکەی موقتەدە سەدر زۆرینەی پەرلەمانیان بەدەستێنا ئەگەر بە هەڵەدا نەچوو بم سەر و هەفتا کورسی پەرلەمانیان بەدەستێنا و وەک خۆی باسی دەکرد موقتەدا دەیگو ئێمە نایمە بە شوێن ئەوەین کە حکوومەتی زۆرینە پێکبێنین نەک حکوومەتی گونجاندنی ئاوی کە پێی دەگوترێ تەوافقی بەڵام کاتێک کە سەدر دەکشێتەوە. ئەمە هەڵە کوشندە استراتیژیەکە نییە لە عێراقدا کە عێراق لەم دۆخەیە بێڵێتەوە. يعني ربما كان بالإمكان اعتبار ذلك خطأ استراتيجيا لو أن دەشێت ئەو هەنگاوەی سەدر بە هەڵەیەکی استراتیژی دابنرایە ئەگەر هات بە پرۆسەی سیاسی بەپێی دەستور بواە یان بەپێی یاسا یان لەسەر بنەمایەکی دیموکراتیانە بواە. بەڵام لە عێراق وەها نییە. ساڵی پار ڕەوشەکە گەیشتە ئەوەی بتەقێتەوە و تەقینەوەیکی زۆر گەورەش کە کاریگەریکی هێجگار گەورەی دەکردە سەر تەواوی پرۆسەی سیاسی. هەر بۆیە دەبوایە یەکێک لەو دوولایەنە بکشێتەوە بە تایبەتیش پاژەوەی موقتەدا سەدر ڕایگەیان بە هەموو شێوەیە گەڕانەوە بۆ چوارگۆشەی یەکەم ڕەت دەکاتەوە و بەشداریش ناکات لە حکومەتێکدا لەسەر بنچینی ڕێکەوتن. سەدر تەنها سیاسیەکە لە نێو هەموو سەرکردە سیاسیەکانی عێراقدا کە وابەستەی پەیمانەکانی خۆی بووە لە بەرامبەرگەری عێراقدا بەر لە هەڵبژاردنەکان و لە هەڵبژاردن و تا دوای یەک ساڵیش لە هەڵبژاردن جەختی دەکردەوە لە حکومەتی زۆرینا. بەڵام ئەوانی تر هەڵوێستی خۆیان گۆڕی ئیتر دەبوایە بکشێنەوە. بێگومان وەک بڕیاریکی باو کاتێک وڵات دەکەوێتە سەر وەچەرخانێکی مەترسیدار ئەوەی قوربانی دەدات لە هەمان نیشتیمان پەروەرتر و بەپەرۆشترە. براوی هەڵبژاردن خۆی دەکاتە قوربانی چونکە لایانی بەرامبەر وەک ئاشکراش بوو هەر تەنها دەسەڵاتی دەبێت و ئامادەش بۆ هەموو ئەمڕازێکی ڕەوا و ناڕەوا بەکار بهێنێت تا لە دەسەڵاتدا بمێنێتەوە و جێی نەهێڵێت. ئەو بوو پەنای بردە بەردەسەڵاتی دادوەری و چووە دادگای فیدراڵی و بەداخیشەوە دادگایەکی بە سیاسی کراو. پەنای بردە بەر فڕۆکە بێ فڕۆکەوانەکان و موشک، پەنای بردە بەر کوشتن و شتی دیکەش. ئیتر بۆیە بێجگە لە کشانەوە هیچ بژاردەیەکی تر لە بەردەم سەدردا نەبوو. بەڵام دکتۆر نزارەگەر یارمەتیم بێ خاڵێکی کەش هەیە ئەبێ باسی بکەین. من بۆ خۆم لە زاری هەندێک لە لایەنەکانی چوارچەوەی هەمانگی بیستومە دەڵێن لە بەرامبەر ئەو هەڵوێستا و ئەو بێدەنگی هەتا ئێستا سەدر هەیەتی بڕەپارەیەکی ئێجگار گەورەی وەرگرتووە. هەندێک باز لە 500 ملیۆن دۆلارەکەن، هەندێکیش زیاتر دەڕۆنەڵەن نا نزیکەی 2 ملیارد دۆلاری وەرگرتووە لە بەرامبەر کشانەوە و بێدەنگبوونی هەتا ئێستای. نازانم دواتر چی ڕوودەدا چی ئەڵەی بەرامبەر بەوە. يعني لو كان المصدر غير الإطار ئەگەر سەرچاوی ئەو قسە و باسانە چوارچێوەی هەماهەنگی نەبوایە ئەوا دەشێت بمتوانی بە قسەم لەسەر ئەو زانیاریانە بکردایە. بەڵام کاتێک سەرچاوەکە چوارچێوەی هەماهەنگیە ئەوە بە دڵنیاییەوە زانیاریەکە گومانێکی زۆری دەکەوێتە سەر و هەوڵێکی شە لەلایەنەکانی چوارچێوەوە بۆ خستنی بەڕێز سەدر. سید موقتەدا ئەسەدر پێویستی بەپارە نیە و ئەگەر پێویستیشی بەپارە بووایە ئەوە پێیدا دەگرت لەسەر پێکهێنانی حکومەت چونکە ئەگەر حکومەتی پێک بهێنایە ئەوە چەندان هێندەی ئەو بڕەپارانەی دەست دەکەوت کە ئاماژەت پێکردن. لەبەر ئەوە پێم وانییە ئەو قسە و باسانە سەرچاوەکانی لە چوارچێوەی هەماهەنگیەوەن قسەیەکی ئەو تۆ هەڵبگرن یان مشتومڕێکی لەسەر دروست بێت. سەبارەت بۆش کە بۆچی سەدر تا ئێستاکە بێدەنگە بێگومان موقتەدا ئەسەدر چاودێریکی چڕ و پڕی کاروبارەکانی حکومەتەکەی بەڕێ سوودانی دەکات. لەو ماوەی
ماوەی ڕابردوودا زانیاریەکەم پێگەیشت و دەتوانم بڵێم تا ئەندازەیەکی گەورە زانیاریی ورد و دروستە. سید سەدر گرێوی کردووە لەسەر داڕمانی چوارچێوەی هەماهەنگی بەبێ دەستهەبوونی هیچ کەسێک، بەبێ دەستهەبوونی سەدر یان کەسێکی دیکە. بێگومان ئەوە شتێکی ڕاست و دروستە، چکە وەک هەمووان ئەگادارن و وتەبێژی فەرمی یەکێک لەلایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی باسی کرد حکومەتەکەی سوودانی لە بەردەم با ڕەشێکدا جێ هەڵراوە و لە هەر ساتە وەختێکدا بێت دادەڕمێت. ئیتر بۆچی سەدر بەشداری شکستهێنان یان لە ڕووخان یان کەمکردنەوەی تەمەن و کۆتایی هێنانی تەمەنی حکومەتدا بکات؟ چونکە هەموو ئەمانە خۆیان وەک باریکی ئاسایی ڕوودەدەن و بەهۆی شکستی ئەو سیاسەتانەی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی و حکومەتەکەی چوارچێوەی هەماهەنگی گرتوانەتە بەر. بە پێچەوانەوە لەو بڕوایەدام ئەو بێدەنگی هەڵبژارنەی سید موقتەدا سەدر لە بەرامبەر کارەکانی حکومەتدا ڕێک وەک ئەو وایە حکومەتی بۆ چارەنووسە دیاریکراوەکەی خۆی جێهێشت بێت بەبێ ئەوەی نە سەدر و نە هیچ کەسێکی دیکەش دەستیان هەبێت لەو چارەنووسەدا. أي تدخلات. بەڵێ دکتۆر نزار من دەگەڕێمەوە بۆلات. وڵاتی عێراق تا بگاتە ئامانجەکانی خۆی و بتوانێت کار لەسەر ئەو ئامانجانە بکە پەنای بردووەتە بەر سازدانی کۆنفرانسی تایبەت بە ئایندەی خۆی. کۆنفرانسی بەغدا یەکێکە لەو هەوڵانە و لە ماوەیەی ڕابردووشدا کۆنفرانسی دووەمی بەغدا لە شانشینی ئوردن بەڕێوەچوو. بیرۆکەی پێکێنانی کۆنفرانسی بەغدا لە خواستی عێراقەوە سەرچاوی گرتووە بۆ جێگیرکردنی پرەنسیبەکانی هاوکاری و هاوبەشی لەگەڵ وڵاتانی دراوسێ و هەروەها هاوپەیمانەکانیشماندا. حکوومەتەکەمان بە ئاقلێتێکی کراوە و کار لەسەر پێکهێنانی هاوبەشیەکی ناوچەیی و نێونەتەوەیش دەکات کە لەسەر بنچینەی بەرژەوەندی هاوبەش بێت. لەوانە هەبوونی ئەو پرۆژە استراتیژیانەی عێراق دەبەستێتەوە بە وڵاتانی دراوسێوە. بەلای ئەوروپاییەکانەوە وەک دەڵێن گرنگە ئەو سەرچاوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن بەکار بهێنرێن بۆ هێنانە ئارای سەقامگیری سیاسی نەک بۆ برەودان بە ململانێ سیاسی و ئاسایشیەکان. بەبێ هیچ گومانێک بە چاوخشانەوەیەک بەدە ساڵی ڕابردوودا دەبینی عێراق یەکێکە لە قوربانیە سەرەکیەکانی ئەم ناسەقامگیریەی ناوچەکە. ئاماژەم بە هەندێک ڕوودا و بۆنەی نێونەتەوەیی کرد وەک کۆنفرانسی 27 گۆڕانی کەشوهەوا یان مۆندیالی 2022 بواری دیبلۆماتی و چەندانی تر. ئەمەش ینی ئەم ناوچەیە خاوەنی هەموو ئەو بابەتانەیە تا سەرکەوتوو بێ لە کارنامە ناوچەیی و نێونەتەوەیەکانیشدا. بەڵام ئەوەیە پێویستە هەموو ئەم دابەشبوونەی لە ئێستادا هەمانە تێی بپەڕێنی. عەرەبستانی سعودیە یەکێکە لە کارکتەرەکانی ئەو ململانەیە لە ناوچەکەدا هەیە و هەر هیچ نەبێ بەشێک لە هێزە سیاسەکانی عێراق وها ئاماژە بە وڵاتە دەکەن کە هەوڵی تێکدانی ڕەوشی ناوخۆی وڵاتەکەیان دەدا، بەڵام سعودیەکان وها ناڵێن. لەگەڵ وابەستەی شانشین عەرەبستان بە سەروەری سەربەخۆی عێراقەوە شانشین سوورە لەسەر ڕەتکردنەوەی هەر جۆرە هێرشێک بێت بۆ سەر هەر سانتیمەتێکی خاکی عێراق. شانشین عەرەبستانی سعودیە جەخت دەکاتەوە شانبەشانی برا عێراقیەکانمان دەوەسین لە شەڕی دژی تیرۆریزم و توندڕەوی و هەر یەکێک بیەوێ زیان لە عێراق بدات و گەلەکەی دابەش بکات. شانشین خۆشحاڵە بۆی عێراق ڕۆڵی بنیادنەرانەی خۆی جێراوەتەوە بۆ قوڵکردنەوەی متمانە و هاوبەشی و ئاشتی لەسەر هەردوو ئاستی ناوچەکە و نێونەتەوەیش. بۆ کۆماری ئیسلامی ئێرانیش بە هەمان شێوەیە. بەشێک لە هێزە سیاسەکانی عێراق ئێران بە کێشەی سەرەکی وڵاتەکەیان دەزانن لەو ڕوانگەیەوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەستێوەردان لە کاروباری عێراقدا دەکات و تەنانەت وەک دەڵێن بڕیارە گرنگ و هەستیارەکانی بەغدا لە تارانەوە دەدرێت. ئەمڕۆ عێراق ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە ناوچەکەدا بەهۆی هەوڵەکان و ڕوانینی بنیادنەرانەی ڕێبەرانی عێراقەوە. دەشخوازم جەخت بکەمەوە لە بەردەوامی ئامادەی کۆماری ئیسلامی ئێران بۆ پەرەپێدانی پەیوەندەکان لەگەڵ هەموو وڵاتانی ناوچەکەدا، لەوانە ئەو وڵاتە دۆستانەی کەوتونەتە باشووری کەنداوی فارسەوە. تورکیا و ئێران بە بیانووی جۆرا و جۆرەوە هێرشی ئاسمانی و موشەکی دەکەنە سەر عێراق، بەڵام باسکردنی ئەو هێرشانە کەوتونەتە سەر ئەوەی لە چ پاشخانێکی سیاسیەوە قسەی لەسەر دەکرێت. داوا هەن لە عێراقدا بۆ چوونە دەرەوەی هێزە بیانیەکان، بەڵام ئەم داوایەش کەوتۆتە سەر ئەوەی چه ئایدۆلۆژیایەک ئاڕاستەی دەکات. بەشداری مادەم ڕۆدا جەخکردنەوەی لە سەروەری عێراق و داواکردنی کشانەوەی هەموو هێزە بیانەکان، جا هێزی ئەمریکا بێت یان تووسایی
یان هەر هێزێکی تر بێت ئێمە داوای سەروەریەکی تەواوەتی دەکەین پاش ئەو نیمچە سەروەریەی پێیگەیشتین دوای سەرکەوتنەکانمان بەسەر داعشدا داوای سەروەری تەواوەتی دەکەن لە ڕێی کشانەوەی هەموو هێزە بیانەکان لە عێراقدا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دکتۆر نزار سەرەتایان بەشە بە پرسیار لەسەر ئەگەر و نەگەری مانەوەی هێزە بیانیەکان لە عێراقدا دەست پێ دەکەم هەر لە ماوەی ڕابردوودا هاوکاتی سەردانەکەی بۆ ئەڵمانیا سەرۆکوەزیری عێراق ئاماژە بەوە دەکا کە پێویستێکی ئۆتۆ بە هێزە بیانیەکان نەماوە و تاوتوێی ئەوە دەکرێت تا چەندی تر لە عێراقدا بمێننەوە و ئەرکەکانیان چی بێ بەڵام لە لێدوانێکیشیدا بۆ ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئاماژە بەوە دەکا شەڕی دژی تێرۆریزم هێشتا زۆری ماوە و پێویست بە بوونی هێزە بیانیەکان دەکا ئەم جۆرە لێدوانانە چیمان پێ دەڵێن تۆ چۆنی لێگە دەیتەوە؟ لا بالعكس أنا يعني حسب ما فهمت وتابعت تصريحات السيد السوداني في ألمانيا وكذلك في نا بە پێچەوانەوە هێندەی ئەوەی لە لێدوانەکانی سوودانی تێگەیشتم لە ئەڵمانیا و لە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ جەختی لە پێویستی مانەوەی هێزە بیانیەکان و ئەمریکیەکان کردەوە لە عێراق بە شێوەیەکی گشتی لە کەوانێکدا بۆ مەشق و ڕاوێژکردن ئەم بابەتەش دەگەڕێتەوە بۆ یاداژنامەیەکی نیهێنی و مێژوەکەشی دەگەڕێتەوە بۆ 22 مانگی 6 ساڵی 2014 واتە 8 بۆ 9 ساڵ لەمەوبەر ئەو یاداژنامەیە لە گەڕی دووەمی حکومەتەکەی بەڕێز نووری ئەلمالیکی دامۆر کراوە و مالکی خۆی ڕەزامەندی لەسەر بووە لە کاتی بەڕێوەبەرایەتەکەی ئەو کاتەی سەرۆک بارەک ئۆبامادا دکتۆر حەیدەر ئەلعەبادی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق ئەو یاداژنامەی لە کتێبەکەیدا ئاشکرا کردووە کتێبەکەی ناوی سەرکەوتنە ئەستەمەکەیە لەو بەڵگەنامە نیهێنێدا ڕێکەوتنی نێوان بەغدا و واشنگتن هەیە بۆ گەڕانەوەی هێزە بیانیەکان و ئەمریکایەکانیش پاژەوەی پەناپارێزیی تەواویان دەدرێتێ جا لەو کاتەوە تا ئێستاکە هیچ شتێک نەگۆڕدراوە ئەوەی وەک دروشم و قسەی باق و بریقدار گوێمان لێ دەبێت ینی دروشمەکانی ئەوانەی خۆیان بە هێزی بەڕەنگاربوونەوە یان هێزی چەکدار دەناسیێن و داوای دەرکردنی هێزی بیانی و ئەمریکایی و ئەم شتانە دەکەن لە ڕاستیدا تەنها بۆ ناوخۆی وڵات بەکاری دەهێن و هیچی تر ئەم جۆرە دروشمانە تەنها بۆ بەکارهێنانی میدیایی و ئەو شتانەیە و هیچی دیکە لە کاتێکدا ڕاستیەکە ئەوەیە هەموو حکومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق لە ساڵی 2014 تا ئێستاکە هەر هەمیان وابەستن بە بەندەکانی ئەم ڕێکەوتنە نیهێنیە و هیچ شتێکیشی تیادا نەگۆڕاوە یەکەم جار کە بەڕێ سوودانی باسی لە وابەستەی پەسەندکردنی ئەو یادداشتنامەیە کرد لەگەڵ شاندێکی لەشکری ئەمریکادا بە ئامادەبوونی باڵێزی ئەمریکا دوای ئەو کۆبوونەوە ئۆفیسەکەی بەڕێ سوودانی ڕاگەندراوێکی مفەرمیانی بڵاو کردەوە و تایدا بازەوە کرابوو کە حکومەتی عێراق دەیەوێت بوونی لەشکری ئەمریکا لە عێراق بەردەوام بێت ئەم دەستەواژەی لە ئەڵمانیا و لە ڕۆژنامە ئەمریکەکەشدا دووبارە دەکردەوە جا ئەمە ڕاستیەکە و ئەوەی لێرە و لەوێ گوێبیستی دەبین تەنها نمایشکردن و دروشم و دروشمکاریە و هیچی دیکە. بەڵێ دکتۆر نزار لەسەر سەروەری عێراق بینەرانی ئەم بەرنامەیە ژمارەی پرسیاریان بۆ ناردووین بە پرسیارێکی تریفە ئەحمەدەمین دەست پێ دەکەم ئەپرسێت ئایا عێراق خاوەنی سەروەری خۆیەتی یان نا بە هەمان شێوە سروشتوەلی ئەویش دەپرسێ ئایا بەڕاستی عێراق خاوەنی سیاسەتی سەربەخۆی خۆیەتی لە ڕووی ئابوووریەوە یان عێراق سیاسەتی سەربەخۆیی هەیە کە بتوانێت سەروەریەکانی خۆی بپارێزێ؟ لا للأسف الشديد السيادة في العراق منقوصة وإذا أردنا أن نقول أن السيادة وحدة واحدة إما تكون أو لا تكون نا بەداخێکی زۆرەوە سەروەری لە عێراق دۆسیەیەکی وێرانە ئەگەر بمانوێت بپرسین ئەرێ سەروەری لە عێراق هەیە یان نا ئەوە من لە وەڵامدا دەڵێم نەخێر نییە ئەمەش لە ڕاستیدا لەبەر چەند هۆکارێک جا ئایا هۆکاری سەربازی و ئاسایشی بێت وەک دەستێوەردانەکانی ئێران و تورکیا لە ناو خاکی عێراقدا
یانیش بەهۆی بواری سیاسی دیبلۆماسیەوە لە ڕێی دەستێوەردانەکانی وڵاتانی دراوسێ و وڵاتانی دیکەی کۆمەڵگەی نێونەتەوەییەوە لە وردەکارەکانی پرۆسی سیاسی عێراقدا تەنانەت دەستوەر دەدەنە وردەکارەکانی پێکەنانی حکومەتەوە کێ دەبێت بە وەزیر و کێ نابێت بە وەزیر کێ لە وەزارەتەکە دادەنرێت و کێ لە وەزارەتە دانانرێت لە وەڵامی ئەو دوو بەڕێزەی پرسیارەکان کردووە دەگەڕێمەوە بۆ لێدوانی ژمارەیەک وەزیری شیعە و سوننە و کوردیش لە کابینەکانی پێشتردا ئەوان خۆیان باسییان کردووە چۆن وڵاتانی هەرێمەکە دەستیان هەبوو لە دیاریکردنی ناو و ناسنامە و پۆستی ئەم یان ئەو وەزیردا بەڵێ زۆر بەداخەوە سەروەری هیچ بوونیکی نییە لە عێراقدا. بەڵێ ئەگەر یارمەتیم بێ لۆمەی کێیەکرێ لێرەدا لۆمەی ئەوانە ناکرێت کە خۆیان لە دەسەڵاتان لە عێراقدا خۆیان زمینەیەکیان ڕەخسانوە بۆ ئەوەی هەموو ئەو دەستێوەردانانە لە عێراقدا ڕوو بدا خۆیان زمینەیەکیان ڕەخساندووە کە هیچ بەهایەک بۆ سەروەری عێراق نەمێنێتەوە. 100% لوثر كينغ اللي اليوم يصادف لە سەدا سەد مارتن لوثر کینگ کە چەند ڕۆژێک لەمەوبەر ساڵ یادەکەی بوو پشووی فەرمیش بوو لە ئەمریکا وەک ڕێزگرتنێک لەی قسەیەکی زۆر نایابی هەیە و دەڵێت هیچ کەسێک ناتوانێت بچێتە سەر پشتت ئەگەر خۆت پشتی بۆ نەچێمێنیتەوە. هێزە سیاسیەکانی عێراق ئەگەر خۆیان نەچێمێنەوە لە بەردەم وڵاتانی هەرێمەکە و دراوسێ و وڵاتانی کۆمەڵگەی نێونەتەوەییدا ئەوە هەرگیز هیچ یەکێکیان نەیان دەتوانی دەستوەر بدەنە وردەکاریەکانی پرۆسی سیاسی. کێشەکە لە عێراقدا ئەوەیە هێز و لایەنە سیاسیەکان بە تایەفەگەری و نەژادگەراییەوە سەر و سەودا لەگەڵ دۆسەی سەروەریدا دەکەن نەک بە شێوەیەکی نیشتیمانیانە سەر و سەودای لەگەڵدا بکەن. ئەمەش واتە سەروەری لە عێراقدا هیچ بەهایەکی نیشتیمانی نییە. هەر بۆیە کاتێک ئێران دەستوەردانێک دەکات ئەوە دەماری سوننەکان بەرز دەبێتەوە. ئەگەر عەرەبستانی سعودی و تورکیا دەستوەردان بکەن ئەوە شیعەکان دەیکەنە هەڵا. هەتا ئێستا کە هیچ ڕۆژێک نەمان بیست هەموو هێزە سیاسیەکان بە شیعە و سوننە و کوردیشەوە ناڕەزایەتێکی هاوبەشیان هەبێت دژی دەستێوەردانی هەر وڵاتێک جا ئەمریکا بێت یان تورکیا یان ئێران یان میرنشینەکان یان قەتەر یان هەر وڵاتێکی دیکەی جیهان بێت. جا ئەمە ڕاستیەکە ئەم هێزە سیاسیانی عێراق خۆیان تێوەگلاون لە دۆسەی دەستێوەردانی وڵاتانی ناوچەکە و جیهانیش لە کاروباری عێراقدا بەم شێوەیە ناشتینە زۆر بەداخەوە. بەڵێ دکتۆر نزار ئەگە بکرێ بە کورتی وەڵامم بدەیتەوە سالم عوسمان ئەویش دەڵێ لەو ڕۆژەوەی ئەمریکا عێراقی داگیر کردووە عێراق سەروەریەکانی خۆی لێ دەستداوە ئەم هەموو نەهامەتیانەی بەرەوشی میلەتی عێراقی گرتووە بە گشتی هۆکاری سەرەکیەکەی ئەمریکایە. هەروەها تریفە ئەحمەد ئەمین جارێکیکە دەپرسێتەوە ئەڵێ بۆچی کۆمەڵگەی نێونەتەوەیی و عێراقیەکانیش خۆیان ئەو هەموو دەواازەیان بۆ تورکیا و ئێرانیش کردوێتەوە. المشكلة كما قلت سيد الكريم أن يعني المشكلة تكمن في زعماء القوى السياسية. کێشەکە وەک ئاماژەم پێکرد لە خودی ڕێبەرانی سیاسی عێراقدایە کاتێک ڕێبەرانی سیاسی وڵاتەکە ئەوەی ئێران یان تورکیا لە ناو خاکی عێراقدا دەیکەن لە هەردوو ڕووی لەشکری و ئاسایشیەوە بەهێند وەری نەگرن ئیتر نازانم ئایا ئەمریکا دەتوانێت چی بکات. هەمومان لە بیرمانە لە ساڵی 2010دا کاتی حکومەتەکەی بەڕێزمالیکی وڵاتی سووریای بوونە هەبار کرد بۆی تێوەگلاوە لەو هێرشە تیرۆرکاریانەی ڕۆژانە دەیان جار لە بەغدا ڕوویان دەدا حکومەتەکەی بەڕێزمالیشی ئەو دۆسەی بردە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان و سکاڵایی لە سووریا کرد و هەموو بەڵگەنامەکانیشی خستە ڕوو. بەڵام دوای 2 هەفتە هەر هەمان حکومەتی عێراق دۆسیەکەی لە ئەنجومەنی ئاسایش کشاندەوە دواتر بۆمان دەرکە و تاران فشاری خستۆتە سەر حکومەتەکەی مالیشی تا ئەو دۆسیە لە ئەنجومەنی ئاسایش بکشێنێتەوە. جاییتر ئەنجومەنی ئاسایشی نەتەوەگرتوەکان چی بکات؟ واتە ئایا بکەوێتە قسەکردن لە دۆسیەکە و عێراق خۆی دۆسیەکەی کشاندوتەوە؟ ئێشتی وەها نابێت. بە هەمان شێوە بەر لە نزیکەی 8 مانگ کاتێک تووشی هاوینە هەواریشی لە باکووری عێراق بردومان کرد و چەندان کەسی سیڤیل بوونە قوربانی عێراق ئەم دۆسیەیشی بردە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەگرتوەکان ئەوە بوو پاش چەند ڕۆژێک کاربەدەستان لەگەڵ تووشیادا کەوتنە قسە و ئەم دۆسیەشیان لە ئەنجومەنی ئاسایش داخست. باشە ئیتر ئەنجومەنی ئاسایش و نەتەوەگرتوەکان چی بکەن؟ کێشەکە ئەزیزم لەوەدایە ئەم کاربەدەستانی عێراق ڕێگە خۆشکردن بۆ ئەو شتانەی ئێران و تووشیا دەکەن لە عێراقدا و بە هێندیشی وەرناگرن لەسەر هەردوو ئاستی لەشکری و ئاسایشی. هەر بۆیە دەڵێم ئەگەر ڕێبەرانی عێراق بۆ خۆیان نەجوڵێن بە ئاڕاستەی پاراستنی سەروەری وڵاتەکەیان ئەوە هیچ هێزێک نییە لەم جیهانەدا بتوانێت یارمەتیان بدات لە دۆسەی پاراستنی سەروەری عێراقدا. بەڵێ دکتۆر نزار دەگەڕێمەوە بۆ لات نزیکەی 6 ساڵ لەمەوبەر دوا بە دوای ئازادکردنی شاری مووسڵ لە دەست تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی
گەورەکار بەدەستانی عراقی ڕایانگەیان شکست بە داعش هێنرا، بەڵام ئەو ڕاگەیەنراوانە بەو مانایان نەبوون کە چیدی مەترسیەکانی ئەو ڕێکخراوە تێرۆریستیە و تێرۆریستانی تریش لە عێراقدا نەماون. داعش بەردەوامە لە هێرشەکانی، بەڵام بە تاکتیکێکی جیاواز لەوەی پێشوو. ژمارەیە ڕێوشۆنی خۆپارێزی گرنگ گیراونەتە بەر بۆ دۆزینەوە و لە ناوبردننی پاژماوەکانی تێرۆریستان و ڕێگەگرتن لەوەی ئەم جۆرە هێرشە دڕندانە بکەن. هێزە ئاسایشەکان کاری گەورە و گرانیان کردووە و بە پشتیوانی هێزدان تۆڵە لە هەموو ئەوانە دەکەینەوە کە ئەم هێرشە تێرۆریستیانە دەکەن. لەگەڵ گرتنەمەری ئەو ڕۆژۆنە نوێیانەدا، بەڵام عێراقیەکان دەڵێن هێزە ئاسایشیەکانی وڵاتەکەیان کەم تەرخەمن. ئێمە خەڵکی دیالین لە گوندی ئەلبوبابلی لە ناوچەی خاڵس تێرۆریستە ترسنۆکەکانی دەوڵەتی ئیسلامی هێرشیان کردوتە سەرمان. لە ڕاستیدا ناوچەکانمان هێزی ئاسایشی لێنین لە کاتێکدا پێویستمان بە هێزە ئاسایشەکانە تا بێنە ئەم ناوچانە و بنکەیان هەبێت. هێزە عێراقیەکان ژمارەیەکی زۆری تێرۆریستانی داعشیان دەستگیر کردووە و تیمی تایبەتی نەتەوە یەکگرتووەکانیش هەم سەرپەرشتی و هەمیش چاودێری دادگاییکردنەکانیانە. خۆم و تیمەکەیشم لە یونایتاید بە تۆکمەیی وابەستەین بە بەردەوامیدانی کارکردنمانەوە لەسەر لێکۆڵینەوەکان بۆ دڵنیابوون لەوەی ئەندامانی داعش بەرپرسیار بکرێن لەو تاوانەی کردویانە بەرامبەر کۆمەڵگەکانی ناو عێراق وەک ئێزیدیەکان، شیعەکان، سوننەکان، کریستیانەکان، کاکەیی و شەبەک و تورکمانە شیعەکانیش. تاوانەکانی داعش زۆرن، وەک UN دەڵێ بەشێکیان دەچنە خانەی کۆمەڵکوژیەوە. بۆ هیواین بتوانین بەم کارەمان بۆ دۆزینەوەی ڕاستیەکان بەشدار بین لە هەمان ڕێبازی سەماحەتی ئایەتوڵڵا سیستانیدا تا خزمەت بە دادوەری بکەین و زامی هەموو ئەو کۆمەڵگەیانەی دووچاری مەینەتی بوونەوە بەهۆی ئەو تاوانانی داعش کردوونی و بریتین لە تاوانی شەڕ، تاوان دژی مرۆڤایەتی و لە هەندێک باریشدا جینۆساید. دکتۆر لە ساڵی 2017دا بوو سەرکردە عێراقیەکان ڕایانگەیان کە تەواوەتی شکست بە داعش هێنراوە، بەڵام ئێستاش هەر باسی مەترسیەکانی داعش دەکرێن. بۆچی؟ نعم يعني الإعلان بەڵێ لە ڕاگەاندنەکەی ئەو کاتی عێراقدا بازە ئازادکردنی دوا بستی ئەو ناوچانە کراوە کە ڕێکخراوە تیرۆریستیەکان و بە دیاریکراویش داعش داگیری کردوون، بەڵام لە ڕاستیدا ئەزیزم داعش وەک ئایدۆلۆژیە و بیر و باوەڕێکی خراپ هەرماوەتەوە. تیرۆر لە عێراقدا لە ساڵی 2003ەوە دەستی پێکرد و تا ئێستاکەش بەردەوامە و کۆتایی پێ نەهاتووە. بەڵێ ناوەکانی گۆڕاون و فۆرمەکانیشی گۆڕاون، شێوازی ڕێخستنەکانیشی گۆڕاون، تەنانەت لە ڕووی هێزیشەوە گۆڕانی بەسەردادێت، جارێک بەهێزە و جارێکی دیکە بێهێزە، بەڵام بەداخێکی زۆرەوە هەرماون. لە ڕاستیدا داعش لەسەر سێ سەرچاوە خۆی دەژێنێت. یەکەمیان ئەو ئامێزە گەرم و گوڕانن لە هەندێک ناوچەی عێراقدا بۆ داعش کراونەتەوە و کە بە مەخابنێکی زۆرەوە هەندێک عێراقی هەن هێشتاش لەو بڕوایەدان داعش فریاد ڕەسیانە بۆ ڕزگاربوون لەو ڕژێمە سیاسی بە تایەفەگرا و بە شیعە و ئەو شتانە ناودێری دەکەن. سەرچاوی دووهەمیش کە داعش و تیرۆریستانی تر خۆیانی لەسەر دەژێنن بریتێ لە ناکۆچە سیاسیەکان و ئەمەش بابەتێکی زۆر مەترسیدارە. هەر بۆیەشە وەک دەبینین هەر چەندێک ئەو ناکۆچە سیاسیانە تونتر بن، ئەوە پێشێلکردنی گەورەی ئاسایشی لەم یان لەو ناوچەی دیکەی عێراقدا دەبینین. بابەتی سێهەمیش کە دەشێت لە هەمووی مەترسیداتر بێت ئەوەیە داعش و تیرۆریستانی دیکەش لەلایەن هەندێک لە سیاسیەکانی عێراقەوە پارێزراون، جا لە ناو پەرلەماندا بن یان لە ناو حکومەتیشدا. وەک دەزانین ڕێبەری سیاسی هەند لە عێراقدا سەر لە بەیانی لە دانیشتەکانی پەرلەماندا بەشدارن و دەشتن دانیشتەکانی حکومەتەوە، بەڵام لە شەودا کار بۆ تیرۆریستان دەکەن و هەموو شتێکیان بۆ داتەپۆشن. ئەمە بابەتێکی زۆر مەترسیدارە، چونکە ئەو سیاسیانە تیرۆر وەک ئەمڕازێکی کارکردن بەکاردەهێنن بۆ فشارخستن سەر هاوبەشە سیاسیەکانی دیکەیان لە پرۆسی سیاسییان. مەترسیدارترە بۆ ئایندەی عێراق ئەو گەندەڵیانە کە حکوومەت دەڵێ بەرەنگاریان دەبێتەوە یاخو مەترسیەکانی تێرۆریزم؟ يعني السيد السوداني قال أنه في محاربة مع بەڵێ بەڕێ سوودانی دەڵێ بەرەنگاری گەندەڵی دەبێتەوە، بەڵام زۆر بەداخەوە ڕژ نییە لەسەری تا ئێستا کە هیچ ڕژدێکمان لێ نەبینی. گەندەڵی لە تیرۆریزم ترسناکترە و لە هەموو شتێکی تر مەترسیدارترە، چونکە گەندەڵی هۆکاری یارمەتی دەرە بۆ گەشەکردنی تیرۆریزم، یارمەتی دەرە بۆ بڵاوبوونەوەی بەنگ و مخدرات، یارمەتی دەرە بۆ بڵاوبوونەوەی تاوانی بە بەرنامە و سەرچاوەی هەموو کێشەیەکە لە عێراقدا. ئەگەر بێتەوە بیرمان تەنانەت
تەنانەت مەرجعیەتی باڵای ئاینی دوای ڕاگەیاندنی سەرکەوتنی عێراق بەسەر داعش و تیرۆریزمدا وتی عێراقیەکان دوای ئەو سەرکەوتنە لە بەردەم شەڕێکی زۆر قورستر و بەهێزتردان و ئەوی شەڕی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. گەندەڵیەکان دەبنە خۆرکەی ناو دەوڵەت و دەبنە هۆکاری باڵادەستی دەوڵەتی قوڵ و هۆکاریشن بۆ داڕمانی درا و هەر بەڕاستیش گەندەڵیەکان هۆکارن بۆ هەموو دیاردە نەخوازراوەکان. بەڵێ دکتۆر نزار من دەگەڕێمەوە بۆ لات دەچینە دوابەشی بەرنامەکەمان. هەوڵاتیانی عراقی بەگشتی لە دەستەبژێری سیاسی وڵاتەکەیان ناڕازین و ئێستاش کاتی تۆمارکردنی ئەم بەرنامەیە بەرزبوونەوەی نرخی دۆلاری ئەمریکایی هێندەی تر خەڵکی تووڕە کردووە لە بەرامبەر ئەوەی حکوومەتی وڵاتەکەیان هیچیان بۆ ناکات هاوکاتی هەروادێ و بەرزبوونەوەی ڕێژەکانی بێکاری و هەروەها هەژاریش. هاوکاتی شۆڕشە مەزنەکەی تشرین بە سەرکردایەتیە سیاسیە گەندەڵەکەی وڵاتەکەمان وتنا ئەو سەرکردایەتی هیچمان لی دەست نەکەوت تەنها بەدبەختی و وێرانی و خوێنڕژانی خەڵکی بێتاوان نەبێت. ئێستاش داوای دابەزاندنی نرخی دۆلار دەکەین چونکە ئەم دابەزینەی نرخی دینار کاریگەریەکی خراپی دەبێت بەسەر هاوڵاتیان و خەڵکی هەژارەوە. دەزانن بە پێی لێدوانەکانی وەزارەتی کار زیاتر لە 42 خەڵکی وڵاتەکە بێکارن. جام دابەزینەی دیناری عێراقی گورزێکی کەمەرشکێنە لە بێکاران. زیانەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عراقیدا زۆرن و خەڵک داوای چارەسەر دەکەن لە کاتێکدا هیچ یاسا و ڕێسایەک پێناچێ هەبێ بۆ کۆنتڕۆڵکردنی نرخ لە بازاڕەکاندا. بەرزبوونەوەی نرخی دۆلار بازار بەرەو ئیفلیش بوون دەبات. هاوڵاتیان توانای کڕینیان نابێت. نرخی پێداویستیەکان زۆر گران بووە و هەروە دێ و گرانتریش دەبن. خەڵک دەیانەوێت نرخی ئاڵوگۆڕی دۆلار نزم ببێتەوە. 100 دۆلار گەیشتە 160,000 دینار لە بازاڕی ڕۆژدا. ئەمەش گرانی خستۆتە بازارەوە و تا دێ زیاتریش دەبێت. لە بری کڕینی 2 کیلۆ شمەک ئێستا ناچارێت نیو کیلۆ بکڕیت. نرخی هەموو شتێک فڕیوە و ڕۆژ بە ڕۆژیش خراپتر دەبێت. زۆر قورسە لە 15 مانگەوە موچەکە تاو دەبێت. نرخی گۆشت بەرزبووتەوە. لەم بازاڕەی شۆریجەدا پێشتر نیو کیلۆ شیرم بە 4,000 دینار دەکڕی. ئێستا بە 6,000. ئەم شیرینیانە کیلۆی بە 12,000 دینار بوو و ئێستا بە 15,000. بەڵێ بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەرمان. ئەم قەیرانەش لە کاتێکدایە وەک کاربەدەستانی عراقی دەڵێن یەدەکی دارایی عراق نزیک بۆتەوە لە 100 میلیارد دۆلار. ئابووری ناسان ئەم دۆخە ئابووری عراق دەبەستنەوە بە ژمارەیەک هۆکارەوە. السبب الأول هو صدور عقوبات من وزارة الخزانة. هۆکاری یەکەمی بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەو سزایانەی وەزارەتی خەزیانەی ئەمریکان لەسەر ژمارەیەک بانکی عێراقی کە خاوەن بەشێکی زۆر دراوی بیانین. هۆکاری دووەمیش بانکی نێوەندی عێراق ڕێوەشوێنێکی ئەلکترۆنی داناوە بۆ بانکەکانی عێراق و ئۆفیسەکانی ئاڵوگۆڕی دراو لەو سیستەمەوە داواکانی خۆیان پێشکەش دەکەن بۆ دراوی بیانی. بەپێی ئەو ڕێوەشوێنانەش پێویستە داواکانی وەزارەتی خەزیانەی ئەمریکا و بانکی نێوەندی عێراقیش جێبەجێ بکرێن. هۆکاری سێمیش دەگەڕێتەوە بۆ ئەو ناجێگیری لە بازاری عێراقیدا هەیە. هەندێک لە بازرگانەکان پارەی بیانیان لای خۆیان هەڵگرتووە تا دواتر بیفرۆشنەوە. دکتۆر نزار ئەم بەشە بە پرسیارێکی محەممەد حوسێنی دەست پێ دەکەم. محەممەد حوسێنی دەڵێ ئابووری خەڵک بە تەواوەتی بۆتە دوو چینی هەژار چینی دەوڵەمەند. بۆچی چینی ناوەند نەماوە لە عێراقدا؟ نعم بالفعل، يعني آخر إحصائية نشرتها وزارة التخطيط العراقية في بغداد قبل أسبوع تقول أن نسبة بڵێ وایە و لە دوایمین ئاماری وەزارەتی پلاندانانی حکوومەتی عێراقدا کە نزیکەی 11 ڕۆژ لەمەوە بەربڵاوی کردەوە دەڵێت ڕێژەی هەژاری لە عێراقدا گەیشتوتە زیاتر لە 125. ئەمە ژواتە نزیکەی 1/4 کۆمەڵگەی عێراق یان دانیشتوانی عێراق لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین. هەڵبەتە هۆکارەکەشی زۆر ئاشکرایە وەک بارێکی باو ئەو وڵاتانی ڕێژەی گەندەڵیەکان تیاندا زۆر بەرزن و ئیتر چینی مامناوەندی لە کۆمەڵگەدا دیار نامێنێت چونکە ئەوانەی دەتوانن سوود لە گەندەڵیەکان ببینن و دەتوانن دزی بکەن لە داهاتی گشتی ئەوانن کە بە چینی سیاسی ناودێر دەکرێن و بێگومان ئەوانش کە پەیوەندیان هەیە بەو چینەوە، بەڵام ئەوانی دیکە ئیتر دەبەسترێنەوە بە چینە هەژارەکە. واتە چینە مامناوەندەکە دەخزێتە ناو چینە هەژارەکەەوە نەک چینە گەندەڵکارەکەەوە یان باشتر بڵێم چینە دەسەڵاتدارەکەەوە. بەڵێ دکتۆر نزار دوا پرسیارم بەڕای تۆ عێراق دەبێتە ئەو وڵاتەی کە پێی بگوترێ عێراقی نوێ؟ يعني هذا العام عام 2023 هو
جا ئەم ساڵی 2023 بەڕای من دەبێتە ساڵی یەکلاییکەرەوە، یان ئەوە تا عێراق دەبێتە ئەو عێراقە نوێی هاوڵاتیان خەونیان پێوە دەبینی، یان ئەوە تا داڕمانێکی بەخۆیەوە دەبینێت زۆریش بەداخەوە. من وەک خۆم هیچ گەشتبین نیم، چونکە ئەو هێزە سیاسیانەی ئەو حکومەتەی ئێستایان پێکێناوە هەر هەمان ئەو هێزانن لە ساڵی 2005ەوە تا ئێستا فەرمانڕەوەی وڵاتەکەن. بەمانایەکی دیکە شۆفێرەکە هەر یەک شۆفێرە، بەڵام لە هەموو جارێکدا ئۆتۆمبیلەکە دەگۆڕێت. بەڵێ دکتۆر نزار، سوپاس و پێزانینم بۆ بەشداریت. شکرا لەکم. ئەلبەتە عزیزانم، سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا. چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆیشم بڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵی.